بابەتی ئەمڕۆمان باس لە نەخۆشیەکانی ئەکەین کە تووشی قژ ئەبێ و ئایا چ نەخۆشیێک هەیە کە پەیوەندی بە جەستەمانەوە بێکەوە ئاکات بێتە هۆی هەڵوەرینی قژ. بۆ باسکردنیان بابەتە بەڕێز دکتۆرە ستایمان لەگەڵ پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری. سڵاو لێوە دکتۆرە، بەیانیت باش. سڵاو دکتۆرەکان، بەیانی باش. زۆر سپاس. دکتۆرێکی لە بابەتە هەرە گرنگەکان کە پەیوەندی بە پێست و بە جوانکاریەوە هەیە قژە، ئەمە لە لای خانمان و لە لای پیاوانیش بە هەمان شێوەیە. هەڵوەرینی قژێکێکە لەو گرفتانەی کە کاتێک کەسێک تووشی ئەبێ زۆر کێشەی بۆ دروست ئەکات. ئایا گرنگترین ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی هەڵوەرینی قژ چییە؟ و ئەگەر لە پێش ئەوە پێم بڵێیت ئایا چۆن کاتێک بە کەسێک ئەوترێکە ئەم کەسە قژی هەڵەوەرە بێتمان نزانین هەموومان ڕۆژانە چەند تاڵێک لە قژمان ئەوەرێ، ئایا چ کاتێک پێوترێ ئەو حاڵەتی کە بێتەوەی نەخۆشی؟ قژوەرینی نائاسایی لە ڕۆژێکە پێویستە کەسەکە 80 بۆ 100 تاڵ ئەمە بە ئاسایی تۆ ئەیبینیت. لە دوای 80 بۆ 100 تاڵ پێی ئەوترێت قژوەرین. قژوەرینمان هەیە کە لە پڕایە، قژوەرینمان هەیە بە هێواشیە. باسێکی بەگشتی هۆکارە سەرەکیەکانی قژوەرین بکەین. ئەوەی لە وڵاتی ئێمەیە کە نەخوا لە نەخۆشەکات بێت بۆ لای دکتۆری پێست بۆ بابەتی قژوەرین، هۆکاری بۆ ماوەیە. کەسەکە پێچەڵێ ماڵی باوکم خاڵەکانم بەتایبەتی ئەمە لە پیاوە زۆر ئەبینین، قژیان کەمە و منیش لە سەرەتای بیستەکانەوە دەستی کردو بە قژوەرین. ئەم حاڵەتە شتێکی زۆر باوە، بەتایبەتی کەسەگەستەکە لە بەشی پێشەوەی سەری وردە پێوترێ ئەندرۆجێنی گەڵۆپێشیا هەستەکە ئەم قەوسانی پێشی سەری ڕووتاوەتەوە و قژوەرینێکی زۆر ئەبینێ. لە بەیانی کە هەڵاستم لە خەو شەو سرم شتووە، بەس سەرینەکەم ڕێژێکی زۆر قژی لەسرە. ئەم حاڵەتە بۆ ماوەیە. هەموو حاڵەتەکان تەمەنێکی دیاریکراوی هەیە؟ بەڵێ لە سەرەتای بیستەکان لە پیاوە زۆر هەستی پێکات. لە خانمان قژوەرینی بۆ ماوەی بە شێوەیەکی بەردەوام هەیە، شتێکی زۆر زەق نییە هەستی پێ بکات. بەس ئەڵێ لەوەتی هەم هەر قژم تەنکە، چوومەتەوە سەر دایکم، چوومەتەوە سەر باوکم، ڕاستەکە ئەمە بۆ ماوەیەکەیە. هەر یەکێک لەمانە بەڕاستی چارەسەری خۆی هەیە. ئەوەی باو لەناو ئێمە ئەڵێ قژڕوتانەوەکەم ویراسیە وازی لێ ئەهێنم، نەخێر، هەموو چارەسەری خۆی هەیە و چارەسەرەکانیش ئاسانن. هۆکاری دووەمان ئەوەی کە زۆر باوە بوونی نەخۆشیە. بۆ نمونە کەسەکە کەم خوێنە تووشی قژوەرین ئەبێ، کەسەکە ڤیتامیناتی کەمە تووشی قژوەرین ئەبێ. ڤیتامینەکان وەکو چی؟ ئەوەی کە ئێمە زۆر ئەیبینین، کەمی ڤیتامین دی زۆر باوە ئێستا لە ناو خەڵکە، کەمی ڤیتامین بی هۆکارێکە، تابەتی لەو کەسانی کە ڤێجیتێریانن، گۆشت ناخۆن، ماسی و مریشک ناخۆن زۆر ئەیبینین. کەمی زینک، بەڵام ئەمە هۆکارێک نییە تۆ بچیت خۆت ئەم ڤیتامینانە وەرگری، ئەبێ لە ژێر چاودێری پزیشکا بێ. بۆ زۆربەی ئەو ڤیتامینانە ئێستا لە بازار هەیە، تێکەڵەیەکە لە ڤیتامینات، ڕێژەیەکی باشی لە هەر یەکێک لە ڤیتامینەکان تایە. بۆ نمونە تۆ مڵتی ڤیتامینێک وەرئەگری، نازانین نسبەی ڤیتامینەکان چەندەتیایە. ئێمە جۆرە قژڕوتانەوەیەکمان هەیە پێوترێت قژڕوتانەوە بە هۆکاری زۆری ڤیتامین ئەی. هەموو کەسێک لە ڕۆژەکە پێویستی بە 5000 وحدە وەرگرتنی ڤیتامین ئەی هەیە. طبعاً ئەم 5000 تۆ لە خواردنەوە دەستت دەکەوێت و ئەتوانی بە سەپلیمنتیش وەریگری. زۆربەی ئەو ڤیتامینانەی لە بازار هەیە لەوانەیە ڕێژەی ڤیتامین ئەیەکی کە تایەتی سەر و 5000 بێت. ئەڵێ دکتۆرە من ڤیتامین وەرەگرم ڕۆژانە بۆ هەر قژم ئەڕوتێتەوە. یەکێک لە هۆکارەکان زۆری ڤیتامین ئەیە. هۆکاری تر کاتێکی نەخسی کەمیلێکی لەو ڤیتامینە هەبێت، بە تایبەتی ئەو ڤیتامینە وەربگرێت و لەژێر ڕێنمایی پزیشکا بێکرەوەی کە لە خۆیوانێ چەند ڤیتامینێک و چەند جۆرە تێکەڵ تۆزە حەزمان لێ ڕەفیقێکمان ڤیتامینە خوا ئەڵێن بێنە بە ئێمەش بیخۆین سوودی هەیە، یان شتێکە خوا ئێمەژێ خۆین، زۆریەکەشی زیانی خۆی هەیە. بەڵێ هۆکاری تری نەخۆشیەکان بریتێ لە غودە، ئیتر غودەکە زۆر برژە یا کەم برژە ئەبێتە هۆی قژڕوتانەوە. ئەو خانمانەی کە کێشی هۆرمۆناتیان هەیە کە شتێکی زۆر باوە ئێستا لە ناومانە، کەسەکە قژڕوتانەوەی هەیە، موزیا ئەکات، زیبکە زیا ئەکات، هەستەکە قەڵەو ئەبێ، ڕەنگی شوێنی نوشتاوەکانی ئەگۆڕێ، ئەمەش هۆکارە بۆ قژڕوتانەوە. هۆکارەکانی ترمان بریتە لە سترێس کە زۆر ئەبینرێت ئێستا، و ئەم سترێسە بە چەند هۆکارێکی جیاوازە، چ سترێسی نەفسی بێ دەرونی بێ و چ سترێسی فیزیکال بێ. یعنی ئەم کەسە بۆ نمونە هیلاکە ڕۆژانە فریاناکەوێ خواردنی باش بخوات، شەو کە ئەچێتەوە ماڵەوە خەوی باش نییە. بە دەقیقی ئەمەوێ باسی خەو بکەم.
خەوباشی یعنی چی؟ ئێمە ئەبێ لە سعات 12 شەوە خەوت بین بۆ لە بڕووی لە سعات یەکە هۆرمۆنی گەشە ئەڕژێت. ئەگەر بێت و نەخەوی هۆرمۆنی گەشە ناڕژێت کە پێوترێت گرۆث هۆرمۆن. ئەگەر ئەم هۆرمۆنە نەڕژا سەر چاپە هارمۆنی لەشمان تێکەچێت بە دەرەجەی یەکەم لە قژ و پێستا ئەم کێشەیە ئەبینی. ئەستم باسی ئەو بکەم خەوتن زۆر گرنگە ئەوەی کە بازت کرد لە کاتێکی دروستدا بێ بۆ نمونە هەندێک کەس هەیە بە تایبەتی گەنجەکان ڕەنگە 8 بۆ 10 کاتژمێر بخەوێت بەڵام نووستنەکەی لە درەنگا بێ بۆ نمونە 3 شەو یا 2 شەوە خەوێت تاوکو درەنگانێکی سبەینە نیۆڕۆ ئەمە خەوێکی دروست نییە و هەرچەندە کاتێکی زۆریش خەوتە بەڵام ڕەنگە ئەو سوودەی نەبێ بۆ جەستەی وەکو کە خەوتنێک لە کاتێکی زووترا لە 11 بۆ 12 شەوە بخەوێت تاوکو بەیانی. خەوتنی 6 بۆ 7 سەعات لە کاتێکی دروستە وەکۆی باسمان کرد لە 12 شەو بۆ نمونە ئەبێ خەوت بێ زۆر باشترە لە 10 سەعات 12 سەعات کە تۆ بتوێ بە ڕۆژ تاویزی بیتەوە چونکە کاتژمێری لەش هەمووی تێکەچێتەوە ئەگەر بەم شێوەیە بخەوی و سوود لە بابەتە هۆرمۆنیەکانی لە شیشت نابینیت. ئەمە یەکێکتر لە هۆکارەکان کە بریتێ لە ناڕێکی لە خەو سترێس. ئەمەی کە ئێستا ئێمە زۆر ئەیبینین قژڕوتانەوەی دوای کۆرۆنایە. قژڕوتانەوەی دوای کۆرۆنا خۆتزای حاڵەتێکمانەی پێوترێت تێلۆجینی فلاڤم. ئەمە بریتێ لە قژڕوتانەوەیەکی زۆر سەریع زۆر ترسناک کەسەکە بەڵێ کەسەکە بە چەند قژی کۆکاتەوە لە ماوەیەکی زۆر کورتە کە ئەترسێ بەڕاستی. ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لەو ماوەی ئەم کەسە کە نەخۆش بووە یان ئەمەلیات کراوە یان سکی هەبووە دایک بووە شیریاوە یان خوێنبەربوونێکی هەبووە بە هەر هۆکارێک ئەمانە وا ئەکات کۆمەڵی قژی زۆر لە مەرحەلەی چالاکیەوە بچنە کاتی زائیفی وەرین کە بەیەکەوە هەمویان ئەکەون. ئەمش بەدڵنیاوە چارەسەری خۆی هەیە. دکتۆرە بەتایبەتی لەم کاتێکە کۆرۆنا زۆر بووە زۆر نەخۆشە بینین و زۆر ڕەنگە کەسی نزیکی خۆشمان کە ئەو حاڵتی بەسراحەت بێت کە لە پڕ لە ماوەیەکی زۆر کورتە قژیانەوەری ئایا هۆکارەکەی تەنها بۆ ئەوەیە کە ئەو سترێسی لەسەر جەستەی دروست بوو و نەخۆشیەکەی وای لێ ئەکا کە دوای چاکبوونەوەی لە کۆرۆناکە بە ماوەیەک تووشی ئەم قژ هەڵوەرینە بێ؟ بەڵێ لە دوای کۆرۆنا یان لە دوای هەر شتێک کە تا یان ئەو بابەتانی باسمان کرد بە 2 مانگ بۆ 3 مانگ قژڕوتانەوەکە دەست پێکات بەداخەوانە 6 بۆ 7 مانگ بەردەوام بێت. خۆی ئەوەستێت یاخود پێویستی بە چارەسەر هەیە؟ خۆی بە پێی فیسیۆلۆژی کەسەکە ئەوەستێ لە کێیە لە کەسێکە کە هیچ جۆرە کێشەیەکی تری نەبێ. بەس ئەوەی ئێمە زۆر ئەیبینین کەسەکەیەت دوای 6 مانگ 7 مانگ لە کۆرۆناکە کێشی ڤیتامیناتی هەیە چونکە کاتی کۆرۆناکە ڤیتامینی باشی وەرگرتووە دوای وردە وەستاوە لە بەکارهێنانی دیسان تووشی کەمبوونەوە ئەبێت بە تایبەتی ڤیتامین دی من ئەمێ باسی ئەوە بکەم ئێمە نابێ نسبەتێکی زۆر بە ماوەیەکی زۆر کەم وەرگرین بۆ نمونە کەسەکە ئەڵێ من مانگی جارێ دەرزی لە خۆم ئەم ئیتر کێشەم نامێنێت ئەمە ڕێژەی خوێن زۆر بەرزەکاتەوە ڤیتامین دی لە خوێنە بەس وردە کە تۆ ڕۆژانە لە خواردنی ڕۆژانە دەستت ناکەوێت دیساندا ئەبەزێتەوە بۆی بە زۆر ئاگامان لەمان ڕەنگە و بەرز و نزمیش بۆ جەستە باش نەبێ ئەگەر بە دۆزی کەمتر واتە بە بڕێکی کەمتر ڕۆژانە وەریگرێت چ بە خواردن بێ و چ بە زیادکراوە خۆراکێکان بێ و سەپلیمنتانی کە هەیە باشتر بێ بۆ ڕێژەی کەم و بەردەوام باشترە لەوەی کە ڕێژێکی زۆر و لە ماوەیەکی کورتاوەری بگرێ. دکتۆرە باسی چەندین هۆکاری زۆرمان کرد ئێستا گەر بێنە سەر هەوەی چارەسەرەکان بێگومان بەپی هۆکارەکانی قژوەرینەکە جیاوازە ئایا سەرەتایی ترین چارەسەر چێکە ئێوە بۆ نەخۆشەکانی بەکارهێنن و دواتر قۆناغەکانی تری چارەسەر چۆنە؟ پێش هەموو شتێمە بێ بزین ئەم کەسە قژی بۆ ڕوتێتەوە ئایا ڕوتانەوەکە هۆکارانەیە کە باسمان کرد یان هۆکاری ترە لە دوای ئەوەی کێمە زانیمان هۆکارەکە چییە چارەسەری ئەم نەخۆشیانەی بۆ ئەکەین ئەگەر نەخۆشی بێت دڵنیایی ئەینەوە کە ئەم جۆری قژڕوتانەوەیە باشە یا خراپەیە کێشەی بۆ دروستەکە یا کێشەی بۆ دروست ناکە و فێری ئەکەین چی بکات بۆ نمونە زۆر خانممان هەیە نیسبەیەکی زۆر کەم پرۆتین ئەخوات لە خواردنەکانیە زیاتر پشتی بەستووە بە نان و برنج و کاربۆیدراتەکان کەمی پرۆتین ئەبێتە هۆی قژڕوتانەوە فێری ئەکەین چۆن خواردنەکەی ڕێک بخاتەوە چۆن ڕێژەیەکی زۆر سەوزە و میوە داغڵی خواردنەکانی بکات لە کاتی تەندروستا بیخوات پاشان بەپی نەتیجێ و فەحسانەی کە بۆ یەکەین چارەسەری بۆ نووسین ڤیتامین دی کەمە چارەسەری خۆی وەرەگرێت و ئەگەداری ئەکەینەوە چ بۆ پیاوان چ بۆ خانمان بەکارهێنانی ئەو ماوەدانی کە زەخت لە قژ ئەکات کەم بکاتەوە بۆ نمونە ئەگەر بۆیە بەکارهێنێ قەیچەکە با بۆیەکی سروشتی بەکار بێنێت هەوڵ نەیە ڕەنگەکان زۆر بگۆڕێت
یعنی کاڵکردنەوەی ڕنگ لە قژێکی تۆخەوە بۆ کاڵ تو ئەبێ مادی کیمیایی بەکاربێنی بە دڵنیاییەوە. کۆمەڵێک کەس دەڵێ زیانی نییە مادەکە کوالیتی بەرزە هەر شتێک ستراکچەری قژ بگۆڕێ، یعنی چ قژێکی خاو بکەین بە لول یان قژێکی لول بکەین بە خاو یان بەکارهێنانی ئەو بۆیانی کە ڕنگ زۆر ئەگۆڕێ هەمووی زەرەری هەیە بۆ قژەکە. و لە پیاوانە جڵ و سپرا و ئەو شتانی کە بەکارهێنێ بۆ چاکردنی قژ بەدڵنیایەوە کەسێک کە بەجێڵەوە ئەخەوێت قژی لەو بارەیە تێکەشکێت بەبوونەی سەرین و نوێنەکانیەوە ئەبێتە هۆی قژڕوتانەوە لەبەرەوە باشترە شەوانە سەر بشۆرێت پێشەوەی بخەوێ ئەو جەڵە لێکاتەوە. دکتۆر بێگمانوەکو پێستی دەموچا پێست سەریش لە کەسێک بۆ کەسێکی گۆڕێ چۆریەکەی ئایا کەسەکان تۆڕێن مایەکی کە چەند پێستی قژیان بشۆن و سەریان بشۆن بۆ نمونەگەر پێستی چۆر بێ یاخود پێستی وشک بێ؟ بەڵێ خۆی ئەبێ کەسەکە جارێ پێستی خۆی بناسێ ئەم کەسە سەری چەورە یاخود وشکە. ئەو کەسانی کە قژیان وشکە ئێمە وا ڕێنمایەکەین شامپۆی تایبەت بە پێستی سەری وشک بەکاربێنێ کە پێویست ناکات لە هەفتەیەکە لە 2 جار زیاتر سەر بشوات. ئەو کەسانی کە سەریان چەورە بە هەمان شێوە خۆیان شامپۆی تایبەت بە خۆیان هەیە کە ئەتوان لە هەفتەیەکە 3 بۆ 4 جار سەریان بشۆن کۆنتترۆلی ئەم چاوریە زیایی قژیشیان بۆ ئەکات. شتنی هەموو ڕۆژێکی ڕەنگە باش نەبێ بۆ قژ نەخێر چونکە تۆ هەموو ڕۆژێ بەکارێنانی شامپۆ موادی کیمیایی تایە ئەمش دیسان زەرەر ئاەتەوە لە قژەکە. دکتۆر ئەگەر باسێکی گەرمی ئاوەکەمان بۆ بکەی هەندێک کەس ڕەنگە بەایەکی زۆر گەرم قژی بشوات و یاخود ماوەیەکی زۆر لە حەمامە بمێنێتەوە ئەمانەشان بە هەمان شێوە زیانیان هەیە بۆ تەندروستی قژ. ئەمە هەر نەک بۆ قژ بۆ پێستیش زەرەرە چ ئاوەکە و زۆر گەرم بێ یاخود زۆر لە حەمامە بمێنیتەوە ئەبێتە هۆی ئەوەی لە دەستدانی ڕێژێکی زۆری ئاو لە پێستەوە ئیتر پێستی دەموچاو لەش بێ یاخود سەر بێ بەڵێ زیان ئەگەیەنێ بە قژەکەت. بەڵێ دکتۆرە دو ئەوەی کە ئەم ڕێنمایانەتان کردن وەکو چارەسەر باسی کەمی ڤیتامینەکانە کرد کە ئەوانە جێگرەوە ئەکرێتەوەوانە یاخود ئەگەر ڕێژی خوێنی کەم بێ ئەمانە گرفتی تەندروستی هەموو جەستەیە ڕێگەکرێتەوە بەڵام چارەسەری تایبەت بە قژ ئەو چارەسەرانە کە لە ئێستا ئەکرێت و چارەسەری تازەیە چی ئەکرێت و بۆ چ کەسێ پێویستە؟ خۆشبەختانە ئێستا چارەسەری هەموو کێشەکان کراوە تەنیا ئەوەیە ئەبێت دیاری بکەیت کام چارەسەرە بۆ نەخۆشەکەت گونجاوە. ئەوەی کە ئێستا زۆر باوە بەکارێنانی کۆمەڵی پرۆسیجەراتەکە ئێمەیکەین بۆ نەخۆش کە بریتین بۆ نمونە لە PRP پلازمای دەوڵەمەند بە خەبلەکانی خوێن بە کوالیتی زۆر بەرز بە تیوبی تایبەت بەخۆی بەکارێنانی کۆمەڵە ڤیتامینات کە پێوترە میزۆتێراپی لەگەڵیە وا لە قژەکە ئەکا بە شێوەیەکی زۆر سەریع قژەکەت بێتەوە تاڵە باریکەکانت ئەستور ببێت درێژبوونەوەی قژەکەت زیاد بکات کە ئەمە چارەسەرەکان وەرئەگریت مانگانە مانگی جارێک وا باشترە و کەسی بۆتەکە پزیشکی پسپۆڕی تایبەت بە بوارەکە بێت خۆی پرۆسیجەرەکەت بۆ ئەنجام بدا ئەو مادانی کە بەکاریە بە کوالیتیکی بەرز بکرێت زۆر سوودی لێ ئەبینی 3 بۆ 4 جەلسە 3 بۆ 4 جەلسە ئەکات مانگی جارێک. بەڵێ ئەمە هیچ ئازارێکی هەیە هەندێک کەس ڕەنگە لە دەرزی بترسە یاخود ڕەنگە گرفتی ئازارەکەیان هەبێ بڵێ کاتێکی زۆری پێچ ئایا کاتەکەی چەنە و ئازارەکەی چۆنە؟ هەموو کارەکە کە ئێمە بۆ یەکەین 10 دقیقە ئەخایەنێت بەڵام پێشەوە بە حسابی خۆی بکانی سعات ئێمە پێستی سەری بۆ بەنجەکەین بەنجی تایبەتمان هەیە با کرێم و هەندێک کەس کە زۆر ئەترسێت بە بەنجی دەرزی بۆی بەنجەکەین کە ئەوش لە 1-2 شوێنەدرێ لە هەموو سەرین هەدرێ هەست بە ئازار ناکات دوایی و سوودێکی زۆریشی لێ بینێ. دکتۆر هیچ شتێکی ترمەوە بە کورتی پێمان بڵێت؟ بەڵێ شتی تریشمان هەیە بەکارێت ئەوش کۆمەڵە پرۆتیناتە خەڵک ناویناوە فیلەری قژ ئەمیش بە هەمان شێوە سوودی هەیە. تەنیا خواردنێکی باش بخۆن ئاو زۆر بخۆن خواردنەکەتان بە تێکەڵ بێ لە پرۆتین و کاربۆیدرات و ڤیتامینەکان بە هیوای قژێکی جوان بۆ هەموو کەسێک. زۆر سپاس دکتۆرە، زۆر سپاس بۆ ڕێنماییەکان.